کە سوکاری ئەو کارمەندەی ئاسایشی سلێمانی کە 40 ڕۆژبەر لە ئێستا لە بازگەی تاسلوجا لە ئەنجامی دەمەقاڵەیەکی ئاساییەوە کوژرا قسە بۆ پەیام دەکەن و دەڵێن سکاڵای یاساییمان تۆمار کردووە و بە سوڵحی کۆمەڵایەتی ڕازی نابین و داوا دەکەن کەیسەکە بە یاسا یەکلایی بکرێتەوە. بەڵێ سکاڵەمان تۆمار کردووە، ئێمە وەکو بنەماڵام سکاڵەمانەیە، ئاسایشی ژۆکەوەی کە خۆیان کارمەندێکی ئاسایش بووە، ئەوانیش سکاڵەیان هەیە و هەتاکو ئێستا لە دادگایە. سکاڵاتان ئێوە لەسەر کێ تۆمار کردووە؟ ئێمە لەسەر بکوژانی کاکە شاخەوە. یعنی دەرکەوتووە بکوژەکانی؟ بەڵێ بەڵێ، ئەوەی کە دیارە ئەزانرێ یعنی بکوژەکە کێیە. بەڵێ دیارە نەخێر ئێمە بە عشاری تا ئێستا ئەوەی کە هەیە یاومانەتە دەزیاسا بزانین بەکوێگات. ئێمە تەنها کوڕی ئێمە نەبوو، وەکو خوێن کوڕی ئێمەیە، بەڵام وەکو ئەوەیشی ئاسایشیشە. ئێمە هەر کارێک بکەین بە تەنسیق لەگەڵ برایانی ئاسایشا پێکەوە ئەیکەین، بزانین پێمان باشە ئەوەی هەیە یعنی ئەیەنە دەزیاسا. چالاکێکی بواری مافەکانی مرۆڤ دەڵێت زۆربەی کەیسەکانی کوشتن لە هەرێمی کوردستان ڕێچکەی یاسایی وەرناگرن و لە دادگاکان یەکلایی ناکرێنەوە یاخود بەلاڕێدا دەبرێن. هەندێک جاریش هەوڵی چارەسەرکردنی کێشەکە بەدەر لە یاسا و بەڕێوشوێنی کۆمەڵایەتی دەدرێت. ڕێکەوتنە کۆمەڵایەتیەکان دەزوەردان و سەیتەرێتیانە جۆرێک لە هاوسەنجی تایە، بەڵام بەداخەوە دادگاکان بەتایبەت لە کەیسە هەستیارەکانە نایانتوانیەوە سەربەخۆی خۆیان پارێزن، کە سەربەخۆی خۆیان نەپاراستووە دەزوەردانەکرێت، کە دەزوەردانەکرێت لە کەیسە هەستیارەکانە ئەوە دۆسیەکە کەیسەکە بەو لایەشکێنێتەوانێت کە لە بەرژەوەندی ئەو کەسایە کە خاوەن هێزە خاوەن دەسەڵاتە توانای حزبی و هەتاوەکو دوایی هەیە و بەپێی خواستی ئەو بڕیارەکە با. بۆیە ئەتوانم بەگشتی بڵێم ئەو دوو هۆکارە هۆکاری سەرەکیینەوەی کە تاوەکو ێستا دادگا نەیتوانیوە خەڵک متمانەی پێبکات و کێشەکانی بۆ بەرێت. دەی شوباتی ڕابردوو بەهۆی گرژی و ئاڵۆزی لە بازگەی تاسلوجا کارمەندێکی ئاسایشی سلێمانی بە ناوی شاخەوان ئەحمەد گیانی لەدەستدا، دواتریش ئاسایشی سلێمانی لە ڕوونکردنەوەیەکدا ڕایانگەیاند هەردوو لایانی هۆکاری کێشەکە بە فەرمانی دادوەر ڕاگیراون و لێکۆڵینەوەیان لەگەڵدا دەکرێت. نووسینگەی جەعفەر شێخ مستەفا جێگیری سەرۆکی هەرێمی کوردستانیش جەختی کردەوە فەرمانیان داوە هەر کەسێک دەستی لەو ڕووداوە هەبووە ڕوبەڕووی یاسا بکرێتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.